کۆسەر ئێمە بەردەوامین ئێستاش کاتی تەوەری دوم هاتووە دیداری ڕەفیق حلمی لە دوێنەوە لە شاری سلێمانی بەڕێوەچی ئەمڕۆ دوم ڕۆژە ئەم دیدارە بەوتەی نووسەران پێشێکە لەو دیدارانی کە کاریگەری هەیە لەسەر بەرەوپێشچوونی ڕخنەی ئەدەبی لە کوردستان کە بەوتەی نووسەران لە ماوەی ڕابردوودا جۆرێک لە پاشەکشێکەوە بۆ بەڵام ئەم جۆرە دیدارانە یاخود ئەو پانێڵانە ئەو توێژینەوانی کە لەم دیدارە بازەکە کاریگەری ئەبێت لەسەر بەرەوپێشبردننی ڕخنەی ئەدەبی کوردی جا ئەوەی جێ دڵخۆشیە کۆسار کە ئەم دیدارە تەنها ڕاستە لە شاری سلێمانی بەڕەوەچێ بەڵام نووسەر و میوانیش لە دەرەوەی هەرێمی کوردستان بانگێشکراون بەڵێ ئێمە بە سوپاسەوە خاتوبیان ئیبراهیممان لەگەڵایە کە وەک چاودێر بەشداری لە دیداری ڕەفیق حلمی کردووە خاتوبیان سپاس کە لەگەڵمانی لە ستۆدیۆ بەخێربێبانی باش زۆر سپاس بەڵێ بەیان خان من پێشێکی کورتم باسیەوە کرد کە ئەم جۆرە دیدارانە کاریگەری لەسەر ڕخنەی ئەدەبی کوردی ئەبێت چەند توێژینەوە چەند پانێڵ لە دیدارەکەیە پێشکەشەکەی ئەمڕۆ کە دوم ڕۆژی دیدارەکەیە ئەمڕۆ دووهەم ڕۆژی دیدارەکەیە ئێمە ئەم دیدارەمان بۆ ماوەی دوو ڕۆژ ئەمڕۆ کۆتا ڕۆژ بەڵێ ئەمڕۆ کۆتا ڕۆژە باش دوێنێ و لەگەڵ ئەمڕۆ دیدارەکەمان بریتە لە چوار پانێڵ چوار بەڕێوبەری پانێڵمان هەیە جگە لە چوار بەڕێوبەری پانێڵەکە بۆ هەر پانێڵێکی سێ بەشداربوومان هەیە کە ئەم بەشداربووانە هەرسێکیان پرۆفیسۆرن دکتۆران هەیە و مامۆسای زانکۆن پسپۆرن لە بواری ڕخنەی ئەدەبیات و لێکۆڵینەوە و توێژینەوەی ئەدەبیاتی کوردیدا بەشداربوون و لێکۆڵینەوە و توێژینەوەی خۆیان پێشکەش بە ئامادەبووان کرد لە دیدارەکەدا. بەڵێ خاتوبیان جگە لەوەی کە باس لە کۆی پرۆسەی ڕخنەی ئەدەبی کوردی دەکرێت دیدارەکە بە نای دیداری ڕەفیق حلمیە مامۆستا ڕەفیق حلمی سیاست مەدار بووە شاعیر بووە نووسەر بە ڕۆژنامەوان بووە هیچ توێژینەوەیەک لەسەر کار و ئیشەکانی مامۆستا ڕەفیق حلمی لە دیدارەکە باز دەکرێت بەڵێ باز لە کارەکانی ڕەفیق حلمیە کرێت چونکە ڕەفیق حلمی ئێمە بەدەر لەوەی کە دیدارەکەمان بە ناوی ڕەفیق حلمیەوە کردووە ویستمان لەم دیدارەدا بزانین ڕخنەی ئەدەبی کوردی لە چه ئاستێکدایە چونکە ڕەفیق حلمی یەکێکە لە مێژوونووس وەکو بەڕێزە دوتت ڕووناکبیر بوو سیاستوان بوو هەروەها لە ساڵی 1922 لە شێخ محمودی حەفید کردی بە ڕاوێژکاری ڕامیاری لە لای خۆی لەبەرەوە ئەمانە لە مێژووە ماونەتەوە یەکێتی نووسەرانی کورد لقی سلێمانی بە باشی زانی کە ئەم دیداری ڕەفیق حلمی لەبەرەوەی ئەمانە کە لە مێژوودا ئەمێنەوە کاریگەری تایبەتیان هەیە لەسەر کۆمەڵگا ناویان لە مێژووە ئەمێنێتەوە ڕۆحێکی نەمریان هەیە بە باشی زانی بە ناوی ئەم دیداری ڕەفیق حلمیەوە کە ئەم کۆی ئەم ئەدەبیات و ڕخنی ئەدەبیاتە بخینە بەردەمی ئامادەبووان تا بزانی کە لە چه ئاستێکە چونکە ئەدەبیات خەریکە بەرەو کاڵبوونەوە ئەڕوات و نووسەرانی کوردیش بە باشی ئەزانێت کە ئەم دیدارانە وا دەکە ئەدەبیات تۆخ بێتەوە نەک کاڵ بێتەوە چونکە ئێمە پێویستیمان بە معریفە هەیە پێویستیمان بەوە هەیە لە ڕووی زانستی ئەدەبیاتەوە پێویستیمان بەوە هەیە لە ڕووی ڕخنەی ئەدەبیاتەوە ئەدەبیات بە کوی کشتی کە بتوانین کاری لەسەر بکەین کاڵ نەبێتەوە تا کۆمەڵگایەکی پێگەشت و تێگەیشتومان هەبێت. بەیان خان لە شاری سنە لە ڕۆژهەڵاتی کوردستان میوانتان هەبوو هەروەها لە وان لە باکووری کوردستان میوانتان هەبوو ئەم میوانانە لە ڕێگەی چێوە بانکران یاخود خۆیان ئامادەیان دەبڕی کە بێن و بە گرنگەوە سێری ئەم دیداریانەکەوە بەشدار بوون و بڵێن بابەتیشان هەبووە لە نێو دیدارەکەیان لە ڕێگەی یەکێتی نووسەرانەوە بانگەشتکرا بوون طبعاً ئێمە ئەمە دەمێکە ئامادەکاریمان بۆ کردو پێشتر پێمان ڕاگەیاندون کە بەڕێستان ئەو بەڕێزانی کە لە ڕۆژهەڵات و لە باکووری تورکیاوە پێیان ڕاگەیاندرا بوو ئەوانیش بە خۆشحاڵی و ئامادەیان دەربڕی بوو دوێنێ توێژینێکی زۆر جوان ئەم پێشکەش کرد و هەروە ئەمڕۆژ وازانەوەی سنێ بەڵێ بەڵێ دکتۆرمان هەیە کە دوانیان لەسنەوە هاتوون مامۆسای زانکۆن بەڵێ باش بەیان خان جەنابەت باست لە بابەتێک کرد کە ئەویش ئەو بابەتەیە کە کاتی خۆی لە بیستەکانە کە ڕەفیق حلمی لە وڵاتی تورکیا ئەگەڕێتەوە ئەکرێت بە ڕاوێژکاری ڕامیاری شێخ محمودی حەفید یاخۆ شێخ محمودی نەمەت بابەتەکانی ڕەفیق حلمیش زیاتر لە دوای
ڕوخانی بڵین مەلیک یاخۆت شێخ مححمودەوە شۆڕشەکەی شێخ مححمود و زیاتر دەست پێکە ئێوە لەم دیدارەیە لە پانێڵەکانە تەرکیز کراوەتە سەر ئەو بابەتانی دوای ڕوخانی بڵین شۆڕشی شێخ مححمود کە بابەتەکانی ڕەفیق حلمی زیاتر لەو کاتەیە بڵاو بێتەوە. بەڵێ ئەمڕۆ لە پانێڵی ئەمڕۆدا باز لەوە ئەکرێ باز لە بابەتەکانی ڕەفیق حلمی کرێ خۆی ڕەفیق حلمی خەباتێکی گەورەیە خەباتێکی گەورەی لە ناوگەلی کووردا ئێمە ئەبێ بە مێژووی ئەوانەدا بچینەوە کە کاتی ڕەفیق حلمی کە لە ئەستەمبول ساڵی 20 ئەگەڕێتەوە خۆی ئەندازەی تاوا کردووە عنی بەڕاستی زۆر لەو ساڵەدا و لەو تەمەنەدا لە ئەستەمبول ئەو بەشی ئەندازەی تاوا کردووە کە کاتێ دێتەوە لێرە هەڵدەسێ بە هەموو ئەم کارانە ئێستا کارەکانی لەبەر چاو گیراوە و لە مێژووشدا هەر یعنی ئەمانە وەکوتم ئەمێننەوە بەڵێ ئێمە کە زیاتر لە پانێڵەکانە کارمان بەوەش کردووە. بەڵێ بەیان خان ئەم دیدارە دیداری ڕەفیق حلمی ئەمە یەکەمین دیدارە نەخێر ئەمە یەکەمین دیدار نییە ئێمە نەریتێکە و ساڵانە بەردەوامە بەڵێ لە دوای ڕاپەڕینەوە لە دوای ڕاپەڕین و نووسەرانی کورد ساڵانە دیداری کردووە دیداری تایبەت بە نووسەرانی کردووە بە تایبەت ئەو نووسەرانی لە مێژوودا کاریگەریان هەبوو و ئەو نووسەرانەشی کە لە ئێستادا هەن کە یعنی شایستن بەیان خان کە ئێوە ساڵانە یەکێتی نووسرانی کورد ئەم دیداری ڕخنەیە هەیە بەڵام هەر ساڵە بە ناوێکەوە بەڵێ ساڵ هەیە بە ناوی دیداری گۆرانەوە ئەکرێ ساڵ هەیە بە ناوی ئیتر هەر شاعیرێکەوە بێ هەر مەزنێت کەسایەتێکی مەزن بێ بەردەوامە بەڵام هەر ساڵە و بەڵێ دیدارەکە بەردەوامە لە دوای ڕاپەڕینەوە ئەم دیدارانە بەردەوامی هەبووە هەتاوەکو ئێستا. باش لە دیدارەکە پلان و بەرنامەدانراوە بۆ ساڵی داهاتوو دیدار بۆ کێ بکرێ یاخۆ لەژێر چ ناوێکا بێ و بابەتەکان چی بکە هێشتا ئەوەی من بزانم نەخێر بەڵام یعنی بڕیاری ئەوەمان داوە کە دیدارەکان بەردەوامە بەڵام هێشتا وەکو ئەوە زانیاری دیدارە بەیان خان هەمومان نەزانین ینی کۆکردنەوەی ئەم هەموو میوان و ئەم بابەتانە و پێشکەشکردنی ئەمانە لە ناو قاعەیەکە و لە هۆڵەکە پێویست بە چەند ئیمکانات و پێویست بە پێداویستیە بێ چه سپۆنسەرتان بوو بۆ بەڕێوەچوونی ئەم چالاکیەتانە دیدار ئێمە لێرەوە زۆر سپاسی بەڕێز باڤڵ تاڵبانی ئەەکەین سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە چاوپێکەوتنیەکە لەگەڵ نووسەرانی کورد وتی ئێوە چالاکی بکەن ئێمە هاوکارتانین و هەروەها بۆ ئەم دیدارش کە سەردانمان کردووە دکتۆر شێرکۆ عەبدوڵڵا کە کاتێ سەردانی کردووە زۆر خۆشحاڵی خۆی دەربڕیوە کە پاڵپشتی کردوین لە ڕێگەی ئیدارەی گشتیەوە و هەروەها زۆر سپاسی سپۆنسەری دەستگای میدیای کورساتەکەین کە دوو ڕۆژە لەگەڵمانە بەڕاستی زۆرمان دوون. دەستگای میدیای کورسات دایمە کورسات دایمە دەرگای واڵایە بۆ خزمەتکردن بەڕاستی دوو ڕۆژە لەگەڵمانان زۆرمان دوون زۆر سپاسیانەکەن کە سپۆنسەریان باشێکی سەرشانمانە. بەیان خان ئێمە باسمان لەوە کرد کە لە باکوور و لە ڕۆژهەڵات میوانتان بانکێش کردووە ئەی لە شارەکانی کوردستان لە دووهۆک بۆ نمونە لە هەولێر لە هەڵەبجا نووسەر میوانتان بانکێش کردووە؟ بەڵێ لە دووهۆک لە هەڵەبجا بەڵێ لە هەولێرەوە ئەوانەی کە وەکوتم هەمووی پسپۆرن لە بواری ئەدەبیاتە بەڵێ لە ناوخۆیش و لە دەریشەوە چونکە ئەمە نووسەرانی کورد وەکوتم ئەم دیدارانە نێودەوڵەتیە بەڵێ لە ناوخۆش و لە دەریشەوە بەڵێ لە هەر هەموو هەمان بووە لە هەموو پارێزگاکان بەڵێ بەخان بەیانخانی کچی مامۆستا ڕەفیق حلمیش بەشدار بوو لە هەم لە دیدارەکە خێزان عیلەکەی بەشدار بوون بەڵێ جا بەیانخانی کچی هەم خۆشی وەکو نووسەرە توانی ناوی بێنی بابەت و بڵاوکراوی زۆرە پێشتریش ئاگاداری ئەم دیدارە بوو من چەند جار قسەم لەگەڵا کرد باسی ئەمەیەکە کە خەریکی شتێکی بەڵێ ئاگادار کرابوون بەڵێ خۆی هیچ بابەتێکی هەبوو کە پێشکەشی بکات لەسەر ژیانی باوکی بێ لەسەر کەسایەتی ڕەفیق حلمی نەخێر تا ئێستا قسەی نەکردووە هەر دانیشتۆوەکو میوان و گوێی گرتووە. چۆن بوو بەلاوی دیدارەکە چۆن بوو بەلاوی؟ وڵا دیدارەکە زۆر تایبەت بوو بەلایەوە وەکو هەستم کرد زۆر دڵخۆشیێکی زۆری دەربڕی ترتکە لەم کاتەدا لەم زروفەیە و لەم بارودۆخەیە ئێمە دیدارێکمان کردو بۆ ڕەفیق حلمی طبعاً بەلایەنەوە کارێکی زۆر شایستە بوو. باشە بەیان خان باسمان کرد ئەمڕۆ دووەم ڕۆژ و کۆتا ڕۆژە دوای پێشکەشکردنی پانێڵەکان گفتوگۆکردن لەسەر توێژینەوەکان هیچ مەراسیمێک ئەکرێت بەڕێوە ئەچێ لە دوای پانێڵەکان؟ لە دوای پانێڵەکە خەڵاتی ڕێزلێنانمان هەیە خەڵاتی ڕێزلێنان پێشکەشی بەشداربوانی
پانێڵەکانەکەین و بەڕێوەبەری پانێڵەکان کە ئەرکۆماندووبوونیان کێشاوە توێژینەوەی خۆیان پێشکەش بە خەڵک کردووە کە یعنی بەڕاستی من خۆم دوێنێ کە بەڕاستی گوێم لە توێژینەوەکانی ئەوان گرت لە ئەدەبیاتە شتی تازە فێر بووم شتی تازە ئەدەبیاتی نوێ ینی توێژینەوەکان ئەکرێن بە ڕاستپەردە بەیان خان بەڵێ توێژینەکان ئەکرێن بە ڕاستپەردە و دوێنێش قسەم لەگەڵ دکتۆر شێرکۆ کردوتم ئایا ئێمە ئەم توێژینانە ئەکەن بە کتێب وتی بەڵێ لە کاتێکە ئایانکەین بە کتێب بە تایبەت ئەو توێژینەوەی کە شایستە بن دەکرێن بە کتێب و ئەندەمێنێتەوە نووسەرانی کورد و بە تایبەت لە سلێمانی بەڕاستی ئەکتیڤن و چالاکی زۆریان هەیە ئەم بابەتانە کە ئەکرێ بە نامیلکە تەنها ئەگەر زانیاری و هەبیانی بیانخان تەنها بە زمانی کوردی ئەکرێنە گرنگە کە ئەمانە بکرن بە زمانەکانی غەیرە کوردیش بۆ ئەوەی هونەرمەندان و هونەردۆستان و کەسایەتیەکانی غەیرە کوردیش ئاشنا ببن بە هونەرمەند و شاعیر و نووسەر و کەسایەتیە گەورەکانی کورد خۆی یەکێتی نووسەرانی کورد لە قیسلێمانی لەبەرەوەی چەند ساڵێکە کۆنگرەی نەکردووە بەهۆی بارودۆخەکە و کۆنگرە وەستاوە دەنا پێش ئەوەی کە کاتێک کە کۆنگرە ئەکرا بەڵێ کتێبیان چاپ ئەکرد بە کوردی بۆ زمانەکانی تر ئەویان ئاگدار نیم ناتوانم لە خۆمە بڵم بەڵام بۆکو ئاگدارم بەڵێ کتێبەکان مەسەلەن کەسێک شاعیر بوو بێ ڕۆمانێ بەڵێ کتێبیان چاپ کردووە خۆی یەکێتی نووسەران هەموو هەفتەیەک چالاکی هەیە چالاکی ئەدەبیشی هەیە و چالاکی هەیە لەسەر مەسەلەن توێژینەوەی زانستی چالاکی زانستیشی هەیە و هەم ئەدەبیشی هەیە و هەم کۆڕیش بۆ شاعیرەکانەکە چالاکی زۆرە هەفتانە ئەم چالاکیانە بەردەوامە بەڵام ئێستا بەهۆی بارودۆخەوە کە کۆنگرە نەکراوە و کۆنگرە وەستاوە وازم ئەو دەسەڵاتی نییە کە بتوانێت کتێب چاپ بکە بەڵام پێشتر زۆر هەستاوە بۆ ئەرکانێک کە تا ئێستا کە ناوبانگێکی باشی هەیە وەزارمجار دکتۆرەکرێنی مەدارش سەرۆکەکە سەرۆکیەکێتی نووسەرانی کوردستانیش دەستی لە کار کێشاوە تۆ جارێ چاوەڕێی کۆنگرەکە بەڵێ خۆی ئەو دکتۆر ئەکرەم چۆتە هەولێر دەبێت لە هەولێر بەڵێ لە هەولێر داوام بکە بەڵێ بەخان ئەم کەسایەتیانی کورد لە شاعیرەکان لە سیاسیەکان لە هونەرمەندان ئەمانە لە ئەدەبیاتی کوردیا خو لە منهەجی فێربوونی زمانی کوردیە لە بەشە ئەدەبیەکەی ئاماژەیەکی کورتیان پێ ئەدرێ لە خوێندنگاکانە بەڵێ باش هیچ پێ دوایە یاخو مەسەلەن لەم دیدارەیە باز لەوە کراوە کە زیاتر ئەم کەسایەتی کوردانە لە ناو ڕێزمان و ئەدەبیاتی کوردیا لە خوێندنگاکانە باخی زیاتریان پێ بدرێ بۆ ئەوەی ئەم نەوە تازانەی کە دروسە بن ئەو مناڵانەی کە چنە خوێندنگا زیاتر ئاشنیان هەبێ بە ئەم کەسایەتێ گەورانیانی بەڕاستی جاری وا هەیە شاعیرێکی گەورەی کورتەیە بە دوو لاپەڕە لە کتێبێکی زمانی کوردی ئاماژەی پێدراوە ئیتر تاوە ینی دوایی ئەم مناڵا بێ بۆ خۆی بچێت لە ئەنتەرنێت و لە بابەتانەیە سێرچی وە بکات لە کتێبخانەکان ینی تا چەند گرنگە کە بایەخیان پێ بدرێ ئەم کەسایەتیانە لە نێو پەروەردەیە خۆی زۆر نەک گرنگە بەڵکو گەورەتر لەوە زۆر گرنگە کە بایەخیان پێ بدرێت چونکە ئێمە نووسەری زۆر بە بەهامان هەیە زۆر باڵامان هەیە کە لە پلەیەکی وادا هەیە کە توێژینەوەکانی کتێبەکانی بکرێتە منهەج و ساڵانەوەکانمان بەوە ئاشنا ببن ئەوەی کە زیاتر ڕوونە بە تایبەت زمانی کوردیە لە زمانی ئەدەبیاتی کوردیدا کە شارەزا بن و بە زمانە جوانەکەی ئەدەبیاتی کوردی ناویان بهێنرێ و باز لە توێژینەوەکان و باز لە کتێبەکانیان بکرێ وەکو چۆن لە کتێبی پۆلی شەشی ئامادەی چەند شاعیرێک و چەند ڕۆمان نووسێک باس کراوەوە تا ئێستا زۆریان کە لە ژیان ناماون وەکو لەتی فەڵمەت و کاک قوباد و ئەمان ئەم هاوڕیانە کەماون وە زیاتر ئێستا شاعیریشمان هەیە باڵاترە ڕۆمان هەمانە لە ئەدەبیات و لە ڕۆمانە زۆر باڵایە یعنی دەکرێت کە ئەمە لە ئەدەبیاتی کوردی و لە ڕێزمانی کوردیدا زیاتر پەری پێ بدێ زمانی کوردی کتێبی ئەدەبیات و زمانی کوردی ئەبدەیت بکرێت بە تەکید ساڵانە پێویستە چونکە زمانی کوردی ئەگەر ئێوە بیستی بێتان لە جیهاندا لە ڕیزبەندی کۆی داهمینە یعنی ئەوەندە زمانێکی گەورەیە ئەگەڕێینەوە بۆ ئەو ئەدەبیاتی ئەگەڕێینەوە بۆ ئەو کاتی کە لە زەمان کە لە زمانی کوردی زمانی زاگرۆزیەکانە یعنی زیاتر هەتاپەرەی پێ بدرێ نەک زمانەکەمان چۆن ئەڵێ کاڵ بێتەوە وەکو ئێستا مەسەلەن منداڵێکم هەبێ منداڵەکەم بخەمە مەکتەبی ئینگلیزی یا عەرەبی نەهێڵم فێری زمانی کوردی بێ کە گەورە بوو نەزانێ ئەدەبیاتی کوردی چیە و زمانی کوردی چیە ئەوە زۆر هەڵەیە پێویستە ئێمە زیاتر پەرە بدەین بە زمان و ئەدەبیاتی کوردی زۆر حەزم لەو پرسیارە بووە زۆر بە گڕوتین و جوابێ بە وردی بۆشی کردینەوە دەسە خۆش ئیبراهیم
چاودێر لە دیداری ڕەفیق حلمی سوپاس دەستێ لەگەڵ سپاسدانەکەم ئێوە شەروەها زۆر سپاسدانەکەم ئێوە شەروەها زۆر سپاسدانەکەم ممنونم سپاسدانەکەم بەڵێ خۆشەویستان لەگەڵ هاوکار ماکام و هاوکارانمان لە پشتی کامێرا و لە کۆنتترۆل بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی بەرنامەی بەیانی کورسانی وسمان پێشکەشکردن تا ڕۆژێکی تر بمێنن بە خێر و خۆشی کاتێکی خۆشتان هەبێ.